سباتەوان بەخێر بە هەرجی هەندوبن تەماشەوان و گۆدارن من هێژال هەرجی هەندوبن دەمژمێر هەفتە سەبیە بدەما پایتەختێل هەولێرێ وەکتمی بچەندین بابەت و مژارم بێس بهێ دەست برۆژ باشە خۆتکن و چیان دشۆپینن بابەتان شۆپینن زانیاریان وەردەگرن هەروەها دگەل مەهیوانن خوا بەحسا مژارن خۆل دەکەن ئەوێ جا درێژە هەیە بێ دەمژمێرە دەست هێویتکەم و دگەل مەبن دا کۆمڤان تەف بەرگە و نوچیان پەبدورە بشۆپینن وەک دەستپێکێژی تمی ئەمێ بەحسا هەن مژارن بالکێش بکەن کو تبی کل کردستانه هجمارک زیده جی چالکوانن باره آجالان هنان کو آجال دوستی جواره دویجن پرانیوان جی کردن بگومان لبله هن خلکن بیانی جی در باسی نوه که بونه و هاول دادن هر کس کو بریا خوا وان آجالن لسر جادهان جیان وان بپارزن وان خودی بکن وان کم بکن لجهن تایبت وجه هناك بکاری خیر خوازید خوازن و که انجام بدن علی کاریوان تکرین پشتگیریوان تکرین هناك جي جادي كسن بون منبت تايبتي جي خلقي ما كردستاني وكا شلتر دانينا جبو كوچكين سرجادايا أبيا قلقي لهاتي بحث كرن و جهد الخوشي بو لفا جاري جي كچكا فلسطيني كو أفچان سالان جيانا خوالي باجاري هولير الپايتخت بريفد با جبلي كو كاردك الفيدري أفكا فلسطيني أو درابي بأركي خودي كرنا چندين آجالان وەک ئەم بێژن بەحسا ئاژانەسا کۆڵانە بکەن سەگ و پسیک و چەند جۆرێن دنجێن کوتێنە دیتن بێ خودی دمێنن بێ کەس دمێنن کەس خەڵوا ناخێ هەڤا لیانک و خودی وێجە بێکەچێ وەک وا هەموو چارەگڤانێندن بڕیەکە خۆی تایبەت وی کاری ئەنجام دەدا کام بێ تەماشە بکەن و گۆداری بکەن بێ چیرۆکاوێ چییە آجلان جه کولانان و جه جهن جدا جدا رزگار دکه و لوان خودی درد که و امل عمرو کچکه فلسطینیه و اف 6 سالن لهولی را پایتخت مینه حس کرناوه جه آجلان را هشتیه مال اخوه وکو یک جه نمونه بخشین آجلان لی بکه گلک جاران جی بوی رنگی آجلان جه کولان رزگار دکه دمالا که چه دا آجرین جدا جدا وکو سگ و پسیک و کیوروش که هنه و بیترس و بدوستانه دناف هفدا تف دگرن و ایدی بونه یک جه اندامین مالاویه أصلي فلسطينية خەڵکی فلسطین و ماوەی 6 ساڵە لە هەولێرم لە منداڵی و حەزم لە بەخێوکردنی ئاژەڵانە کاتێ ئاژەڵە دەبینم کە لە شەقەمەی ئۆتۆمبیل لی داوایە خود بریندار بۆ یەکسەر هەڵی دەگرم و دەیبم بۆ بنکێکی تەندروستی تایبەت بە ئاژەڵان دواتریش لە ماڵەوە چاودێری دەکەم ئەگە کەسێک بیێ بێ بەرامبەر پێی دەدەم بەڵام بە مەرجە کەسەکان ڕێز لە ئاژەڵان بگرن فبضطر انه اخليه عندي بالبيت بعتني فيه لفتره معينه يعني اذا لقيت حدا يتبناه وکو او دبیجه شف و بروش دخما وان آجلان دای گلک جاران جی بریا تورنج واکی را هشیاری دده حسکرین آجلان و وان فیر دکه کو چاوا آجلان بپاریزن يعني كل واحد عم يربي حيوان بالبيت پێویستە هەر کەسێکە لە ماڵەوە ئاژەڵ بەخێو دەکات گرنگە ئاژەڵەکان دەرمان ڕێژ بکات و ئاگاداریان بێت لەم بارەوە من زۆر جارە هۆشیاریم لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوکرێتەوە ڕێنمایان بۆ کەسانەداوە کە ئاژەڵەکان بەخێو دەکەن من دەمەوێت هەموو کەسە ئاژەڵەکان بپارێزێت و بەردەوام سەیری منکەن ئەوە خەونی منە مشاهدات وان شاء الله بقدر يعني اول اقدم معلومات اكثر وبقدر ساعد حيوانات اكثر افکه چاناف هاتی بی کوتا آلی یک پشتوانی آوه بکه به ارکرات به او یک جی تاوی کو خواندن و پیشه آوه گلک جی خودی کرنا آجلان دوره امل همی هولین خود ده کو آجلان کو مل سر هف بکه و الجاده هم بگره وان ببینه اگر کو نخوش بین جی چاره سر بکه ایدی او آجلان جور بجور جی دمالا عمل دا بونه بشک جی اندامین مالا ویه زردشت همه کردستان 24 هولير تشتێت کو تێتێبینی کردن کو خەڵکی کوردستانی زێدە بەتایبەتی هەرێمان کوردستانی و کورد بگیشتی ئاژەڵ دۆستن هەن جاران بنپێکاریên جودا جودا تاکە کەسی تێنەکردن نامرۆڤیە ئەف کردارên کو تێنەکردن لێبەرێ داویەدا ئەم ئاژەڵ دۆستن و gelek çîrokên wisa hene lê bêguman ev ji ber ku kesekî biyanî bû Kurdistanê giringê bu ajalan dide balkêş bû lê belê di navxweya Kurdistanê de jî çendîn çarekvan hene keçikekê nas dikim hevala min e nêzîkî neh pisîkan di mala xwe de xwedî dike segekî wê heye cûçkê wê hene
وێجە هەماش زانم هەموو بەبدورە دیەک ماڵەدە دیەک ئۆدەدە درازن و درابن و ئەونا گرنگیە پێ دەدن هێژای گوتنەیە کو هەن کەسێک کە ئەلەرژیکنان و حساسیەتەوە هەنێ هەستیاریەوە هەیە چەند جۆرێن ئاژەڵان ئاگاداری خۆ بنە هەر جۆرە ئاژەڵێک توتکارێت ماڵێدە خۆدی بکێ لە گۆر تەدمینش بلیوەیەکێژی لە گۆرداتا و هەروەها زانیاریان کو هاتنە بەڵافکردن و لێکۆلینێن کوتێنە بەڵافکردن سەرانسەری جیهانێک و خۆدیکردنە ئاژەڵان دناوا ماڵێدا باندۆرەکە گەلێک باش وەرێنی هەیە لەسەر دەروونە مرۆڤ سەرنەفسیەتە مرۆڤ و هاتکە و هەواڵێک هەبە دناوا ماڵێدا و هەروەهاژی دەماک و هەست بە تەناهیە دکە دبینە و ئاژەڵەک دناو ماڵێدا هەیە شتێک ناو ماڵێدا هەیە جوڵەیەک هەیە حرەکەیەک هەیە لڤەکەیە وێجە گرنگە مرۆڤزان بێت چه هەڵبژێرێ دناوا ماڵێدا داکو ینی دگەل بژی ئەگەر تا ئەلەرژیکە بێت گەل پسیکان پتەبەتی خانم ئەف پرۆبلێم الجەموا هەیە دکارن بەریوێنە هەن تێستان بکەن داکو زەرەڕێ نەگەهێن نەخۆ وش بلیوەیەکێژی ئەو ئاژەڵ گەلێکی بە مرۆڤان بە تێنە گرێدان خۆدێنێک یانی ئەگەر نەخۆشیێک شتێک دروست بوو دوورەتا و ئاژەڵ دووری خوا خست ئەگەراوەیەکە هەیە و ئەو ئاژەڵ تووشی کێشەیەکە دەرونی بێ هەند جارانجی ژە قەهرە و ژە عادز بوونێ ئەو ئاژەڵ ژیانە خواژە دەست دەدن. مژارە ئاژەڵانم دێنن ئالیکی وە کوونزانن دەبەرامە دەبەرێک گەلێک دیرۆکیە گەلێک شونوارن دێرینی هەنە دناوا کوردستانێدا کو حتان هاژی لێکۆلین دناودا تێنەکردن لێبەلێ بداویژی نەهاتنە و هینجی ئەنجامێن داوی ژوان لێکۆلینان دەرنەکەتنە ئەم بەحسا باژارێکی دێرینێ کوردستانێ بکەن باژارێ دارا ناسکریە گەلێک شونوار ناسوێوی باژاری خۆشک ناس بکەن کودکەبە پارێزگەها مێردینێ ئەفسی و 4 ساڵە شێوازێکی زانستی کارێ کۆلاندنێ و پشکنی نەژێرێتێکردن ژبەر ڤان شونواران و پێکهاتەیە کولتوری یاکو هەیە باژارێ دارادا گەلێکی بالا خەلکە بخەڤەکشاندیە هەروەها پشتی کونها ڕەوشە جیهانێ و باژار و باژارۆکان بچێکی ئاسایی بوویەش بە ڕەوشا کۆرۆنایێ نها ئیدی ڕۆژانە بە هەزاران گەشتیار سەردان ناوێ ناوچەیە دکن دامان دەمێدە بەشێک ژبووک و زاڤایان درۆژە ئەنجامدانە ژیانە هەفسەرگیریە ئەم کوابژینیە سەردانەوەی جیتکن و دخوازن فۆتۆیەکە خۆ لێ دەرێ بگرن داکۆ ئەوژی ببە بیرۆکەیەکان و بیرەوەریەکە خۆش دباڵاوادا ئەگەر لێڤەگەرن پشتی چەند ساڵان. دەوێ دەرێدا دناو باژارێ داڕایەدا کلیسا دێر تۆپخانە گرتیخانە کۆشک و بازار هەموو تێنە دیتنج بە کو باژارێکی بچووکە و دێرینیە هەلبەتەوێ هەر تشتێدا هەبێکم بەبدورە ببینن. شاری دێرینی داراکە شارێکی شارستانی و 30 کیلۆمتر لە ناوەندی پارێزگای مێردین لە باکووری کوردستان دوورە باهۆی شوێنەواری مێژووی و کولتوریەوە سەرنجی گەشتیارانی ڕاکێشاوە بە شێوەیەک لەگەڵ ئاسایی بوونەوەی ژیان و کەمکردنەوەی ڕێکارەکانی خۆپاراستن لە کۆڕۆنا ڕۆژانە هەزاران کەس سەردانی ئەو شارە شارستانیە دەکات با پێی ڕێنمایەکان دەبێت گەشتیاران دەمامک ببەستن و ڕەچاوی دووری نێوانیان بکەن. Antikdara kentinde görevliyim ve şu an شاری دێرینی دارایەکێکە لە شوێنەوەرە مێژوویەکان و لە ڕیزبەندی یەکەمی شارە شارستانیەکانە دوای هەڵگرتنی قەدەغی هاتوچۆ و ئاسایی بوونەوەی ژیان ڕۆژانە پێشوازی لە 3000 کەس دەکەین ئەوانەی سەردانی شاری دارە دەکەن گەشتیارانی بیانی و ناوەخۆن. o insanları işte mesafeli bir şekilde gezdiriyoruz, yardımcı oluyoruz. ماوەیەکی زۆر بوو بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بێدەنجی باڵی بەسەر شاری دێرین داردا کێشا بوو لە مانگی ڕابردووە پێشوازی لە گەشتیاران دەکرێت هاوکات بەشێک لە بووک و زاوایەکان لە ڕۆژی یاهەنگی هاوسەرگیریدا سەردانی شارەکە دەکەن و وێنەی یادگاری تێدا تۆمار دەکەن. شاری دێرینی دارە لە پارێزگای مێردین لە باکووری کوردستان لەلایەن ئیمپراتۆرەتی بێزەنتیەوە بە مەبەستی پاراستنی سنوورەکانی بەرامبەر ساسانیەکان بنیادنراوە پاشماوەکانی کڵێسا کۆشک بازار گرتوخانە و توخانەی تێدا دۆزراوەتەوە لە سەردەمی بێزەنتیەکاندا ڕێوەرزمیایی تێدا بەڕێوەچۆ گۆڕی کۆمەڵی سەدان کەسایەتی تێدایە ماوەی 34 ساڵە شێوەیەکی زانستی کاری کنە و پشکین و توێژینی تێدا ئەنجام بدرێت. دەما کۆم دبێژن کۆلاندن تێ ئەنجامدان مەبەستجێ ئەوەش بەرک و حتا نەهاژی نایزانین بێت چ قەس شونوار دبنە عەردێدا هەیە لەوما کۆلاندن ئەوان دەرخستناوان ji بنە عەردێدا کارێکی بچێکی زەحمەتە و ساڵ ژێرە دڤنج بەکو ئەگەر وە دقت دەبێ بفلچێن گەلێک نازێک و تەنێک ئەوان شونواران پاقش دکن حتاکو زیانێ پێنەگەینن وێجە حتانها بەشێک ژێ دەرکەتیە لێ ئەگەراوەیەکە هەیە و بەشێن زێدەتر ژی
دەرکەبنەوە کۆم دبێنن دەڤەرە مێزۆپۆتامیایە بەتایبەتی کوردستان کولاندکە شارستانیەتە و دیرۆکەیە حتا ڕۆژایی ڕۆژی لێکۆلین تێدەکردن و گەلێک گەشتن وڵاتên بیانی دڤردەهەنە بەتایبەتی تیمên لێکۆڵینên شونواری gelek caraniyê Almanî zêdetir têne dîtin yên Fransî têne dîtin li vê derê li deverên Kurdistanê mijûlî lêkolînên ew geranên e di pey parçeyên şûnwarî û divegerênin û zimanê berê yê şûnwarî jî wan şaristaniyetan ji hevdû cuda ye û her kesek ji wana di demekî dehatiye û hemû têne başqa danîn başqekirin û nîşan dikin gelo ev berî çend sed saliyan hezar salî hebûye bêguman sed sal dibe antîka û zêdetir dibe jî شونوار ev bû mijara me vê carê ji bajarê Darayê ser bi parêzgeha Mêrdînê Bakurê Kurdistanê lêladiyekî din ji bilî şûnwaran û ji bilî ajaldosiyê her li Kurdistanê behsa xwaza û sirûştê bikin behsa ajalên xwe bikin em behsa pirpirîke an ku popûleyan bikin ew serteşî ku jê re dibêjin yên renga û rengên parêzgeha Qersê her li Bakurê Kurdistanê خۆشکبوونێک جوانیەک بێوێنە بێهەفتە و هەروەها ji bilî ku ew xwedî xwezayeke balkêş e di heman demê de jî bi hemû tiştên xwe hatiye naskirin. Jîngeyeke xwe ya parastiye yanî jîngeyeke paqij parastiye heta niha û em ê di vê raportê de in-housê de zanyariyên zêdetir werbigirin û bibînin wan dîmenan. سەرتەشیەکان و پەپولە ڕەنگە و ڕەنگەکانی شارۆچکەی ساری کامش سەر بە پارێزگای قەرس لە باکووری کوردستان جوانێکی تایبەتیان بە سروشتی ئەو ناوچەیە بەخشیوە ئەو زیندەوەر و باڵدارانە بوونەتە جێگەی بایەخ و سەرنجی گەشتیاران و فۆتۆگرافەران هاوکات ڕۆڵێکی دیاریان بۆ ڕاگررتنی هاوسەنگی سروشت و ژینگە هەیە خۆراکی سەرتەشیەکان لەسەر مێش و مێروەکانە و بە ئەندازی خۆیان خواردن دەخۆن سەرتەشیەکان دۆستی مرۆڤ و کشتتوکاڵن ڕۆژانە سەدان کەس فۆتۆگرافەر ئارەزومەندانی سروشت سەردانی ناو دارستان و دۆڵەکانی پارێزگای قەرز دەکەن بۆ ئەوەی لە نزیکەوە دیمەنی سەحراوی سەرتەشیەکان و پەپولەکان ببین و وێنەیان بچرکێنن گەشتیاران دەڵێن بینینی دیمەنی سەرتەشیەکان چێژی تایبەتی هەیە و دڵ و دەروون ئارام دەکاتەوە Sufçuklar ve kız böcekleri aslında سەرتەشەکان ڕاوچێشی بەتوانە و لێهاتوون و هێندەی کێشی خۆیان خۆراک دەخۆن لەسەر خواردنی مێشولە و مێروەکان دەژین بوونین سەرتەشەکان گرنگێکی زۆری بۆ سروشت هەیە هەروەها سەرتەشیەکان دۆستی مرۆڤن و کشتتوکاڵن çünkü neredeyse el değmemiş bir coğrafya ve böyle kalması için de دارستانەکان و دۆڵەکانی هانچەرلی سۆلۆ کە کلیک لە شارۆچکەی سەریچام بە هەمە چەشنی و بایۆلۆجی ڕووەکی جۆراوجۆر و گوڵزارێکی پڕگوڵ دەوڵەمەندە ئەوە وای کردووە شوێنێکی گونجاو بێت بۆ زیندەوەر و باڵندە و ئاژەڵە کێویەکان li gor xweza û siruştê jî bêguman corên ajalan têne guhertin yan newek hevdûnen her navçeyeke ew cihê ku golên avê û av lê zêde hebe hin corên taybet li wê derê dijîn û cihên ziwa û yên normal jî mam navin jî ew corên din lê dijîn. Vê carê me behsa hestê bihînkirinê bikin dibêjin dehêj sedî ji tuşbûyên koronayê hesta bihînkirinê an ku bonkirinê ji dest didin. Li gor lêkolîneke ku li welatê Îtalyayê hatiye encamdan derketiye ku dehêj sedî ji wanên ku tûşî koronayê dibin تووشی ڤایرۆسا کۆرۆنایە دبن بێگومان و نها ژیر ڕەحەتبوونە چارەسەری وەرگرتنە هەستی بەهێنکردنی جەمخواژ دەست دەدەن بەرامبەر نۆتش ساڵی جوان و تووشی کۆرۆنایە دبن و چارەسەری وەرگرتنە هەستەوان بەهێنکردنە جوان ڕەتوەگەرێت تەنە دەهش ساڵی هەستی بەهێنکردنەش دەست دەدەن ji بەشێکی دنێ vê lêkolînê hatiye û amaja bû yekê hatiye kirin ku ji koma 187 tûşbûyên koronayê 113 tûşbûyên koronayê راگهاندنە ku wan hestê bihînkirinê ji dest daye. Beşek ji pizîşkan amaja bû yekê jî didin ku ji destdana hestê tamkirinê û bihînkirinê ji nîşaneyên tûşbûn bi koronayê. Ve cegelo piştî wê yekê piştî ku çareseriyê werdigirin ji we re divegerê yana yanî çareseriyeke dirêj re divê ev hin babetên pizîşkî hene eger ew yekê heye li wan vegerê demkî bê heta ku baş laşê wan paqij bibe ji vayrosê. Lêlaniyekî din Qazên Rodals Creek em ê hevdûre nas bikin ku ev nasekinin bi hiç şêweyekî
نەش بۆ ترافیکێ نەش بۆ خەلکێ نەش بۆ لایسا نەش بۆ تشتێکی ناسەکردن دچن دەرباز دەبن دناوا کۆڵانەدەم بەحسا ئوسترالیایەتکن بە وڵاتێک و ناسکری بە هەموو جۆرە ئاژەڵێن خۆ و ئاژەڵ دۆستیە خۆ بێگومان دناوا باژاران دەژی ئەم دبینن بێچقاس چی جوار دوێژن کەنگەر دناوا باژاردا دیگەرن گەلێک جاران vêkejî wiha kiriye ku kêşe durust bibe ji bo gelek ciwan aliyên polîsên trafîkê û trafîklet û xelkê û otomobîl ew ne lêbelê bala geştiyaran zêdetir bi xwe vekişandiye wiha kiriye ku ev bajar zêdetir ji bo geştiyaran balkêş bibe û biçin sirdan bikin heta ku wan dîmenên di nava bajar de bibînin bi taybetiyê qaza. دیمەنی پۆلپۆلی قازەکان لە ناو هەموو شەقام و شۆستەکانی شاری ڕێدەڵس کریک لە ئوسترالیا دەبینرێت سەرنجی خەڵکی ڕاکێشاوە. قازەکان بۆ هیچ کەس ناوەستن بۆ ترافیکی سەر شەقامەکان ناوەستن. ژمارەی قازەکان بەراورد بە 20 ساڵی ڕابردوو بە شێوەیەکی بەرچاو لە وڵاتە زیادی کردووە. قازەکان زۆر سروشتێکی سەیریان هەیە ئەوان خاوەنی هەڵسکەوتێکی زۆر تایبەتن و جیاوازن خێران بەڵام ناڕۆن لەسەر شەقامەکان خێران بەڵام لەگەڵمان ناڕۆن لە ڕێگەکانمان ژمارەیان زۆر زیادی کردووە بەراورد بەسەر هەڵدانیان لەم ناوچەیە کە 20 ساڵ لەمەو پێش دەکات هەرچەندە ئەم ناوچەیە لەسەر دەریاچەی بچووکە و نەناسراوە بەڵام ئێستا بۆتە جێگەی سەرنجی گەشتیاران داواش دەکرێت ناوچەکە لەسەر نەخشە جێگیر بکرێت. ڕۆژانەش خەڵکێکی زۆر و گەشتیاران بۆ بینینی دیمەنی جوڵەی قازەکان سەردانی ناوچەکە دەکەن. پێم خۆشە وێنەیەم کەسایەتیە جوان و بچووکانە بکێشم چونکە سادە و ئاسانە تێکەڵی دەکەم لەگەڵ هەندێک شتی دیکە تا سەرنج ڕاکێش بن. بوونی ئەم کۆمەڵە قازانە وای کردووە ژمارەیەک کەس لەگەڵ زیادکردنی ژمارەکەیان بن بەڵام لە بەرامبەردا کەسانێک هەن پێیان وایە بوونی قازەکان بوونەتە هۆی ڕووداوی هاتوچۆ هاوکات دەبنە هۆی پیسبوونی شەقامەکان و ناوچەکە بەڵام پێشیان وایە مانەوەی قازەکان مانەوەی ناوبانگی شارۆچکەکەیانە بۆیە بەرپرسانی شارەکە بڕیاریان داوە بە کەمکردنەوەی ئاستی خێرایی هاتوچۆ. نهاجمê nirxê û bihayê diravên biyanî û nirxê zêr heqê zêr li bazarên Herêma Kurdistanê bi hevdû revşopênên kerem bikin. هەر لەسەر لێکۆڵینان civaka pisporên niştimaniya xwarina Rûsya dibêjin ku neba zarok birêjeyekî zêde gêlasan ku kerez jê re dibêjin bixwe. Zana û pizîşkên civaka pisporên niştimaniya xorakê li Rûsyayê hişyarî didin derbarê zêde xwarina gêlasê ji aliyê zarokan ve û dibêjin ji ber pênegihiştina erkên enzîmên pankreasê jê nabe çênabe zarok zêde rêbwan bêdayîn ku hejmarekan ku bireke zêdeya gêlasê bixwin ji ber ku xwarina komekan ku bireke zêde ji mîwe dibe sedema sûrbûna pêst an ku nexweşiyên pêstî ji wan re derdikevin her wiha dibêjin ji her 100 gram gêlas 5 kalorî têde heye. Ev jî dibe sedemek ji bo sikçûnêyan ku sik nawsan û xezên zarokan ku ji wan re دروست dibin dema ku zêde bixwin. Ji aliyê xwevejîrek xistina tenduristiya cîhanî dibêje pêwîst e rojane
400 بۆ 800 غرام سەوزە و میوە بێ خواردن جالی مرۆڤێن ئاسایی بە ئاماژە بۆ یەکێژی دیکە کودگەل خواردنە هەر سەوزە میوەیەکێ گێلازجی ینی دبە کۆ ئەم بخۆن لێبەلێ نەبووێ کۆمازێدا ئەنکو هەژمارە زێدە و ژێڕادەیە پێویست دەرکەبە تایبەتیژیش بۆ زارۆکەن. کێلگەین نیسکەیان کوادن تایبەت بچاندنە نیسکەیەکی جوان کێلگەین هەری باڵکێشن کشت و کاڵی و چاندنیەش بریک و بەرهەمەکە بسوود تێدا تێ بەرهەمەئانین دیمەنەکە گەلک باڵکێش و خۆشێکیژی ددەم چاوێ مرۆڤان. مەزنترین وڵاتی بەرهەمهێنەرێ vê danwêleyê anku genimî denike çijer dibêjin bi Sûd, Kanadaya, Hindistan'a, Avustralya'ya, Türkiye'ye, İtalya'ya û bi taybetî jî İtalya'ya gerin behsê bikin bi cihekî geştyarî balkêş tê binavkirin ku ji ber ku giringiyeke taybet didin wan kêlgeyên xwe û geştyarên zêde salane bi taybetî di meha Hezêranê de û Temûzê de berî ku ew nîsk bêçinînan ku dirwin we ku jêr dibêjin xelek dixwazin serdan bikin wan dîmenan bi çavên xwe bibînin vê ce em jî himêbiriye ev ê in-housê serdan bikin serdana navçeya Castello Çêw li İtalya bikin. ڕەنگە چەندەها جار بینەری دیمەنی گوڵ و گوڵزاری سەرنجڕاکێش بین. بەڵام ئەم فەرش ڕێژە گوڵا جیاوازترن لەو دیمەنانەی کە لە هەر شوێنێکی دیکە چێژت لێ وەرگرتووە. چونکە ئەم تابلۆ نەخشێنراوە سروشتیە کێڵگەی نیسکە لە ناوچەی کاستیلۆچۆی ئیتالیا. ئەم گوڵا ڕەنگا و ڕەنگانە بەهاتنی وەرزی هاوین لە ناوەڕاستی ئیتالیا خونچەکانیان لە ناو کێڵگەکانی نیسک دەکرێنەوە. تابلۆیەکی ڕازاوە لە جوانترین دیمەنەکان پێک دەهێنن کە چاو و دڵی سەدان گەشتیار بۆ لای خۆیان ڕادەکێشن. گوڵاڵە سوورە و ئەرخەوانە خۆڕسکەکان و چەند جۆرە گوڵێکی دیکەی ناو ئەم کێڵگانە دەستی سەرەکیان هەیە لە دروستکردنی پێشەنگایەکی سروشتی بێ ئەوەی هیچ مرۆڤێک دەستی لە ڕێخستنی ئەم پێشەنگا دڵڕفێنە هەبێت. گوندی کاتسیلۆتشۆی هەرچەندە گوندێکی بچووکە لە ناوەڕاستی ئیتالیا، بەڵام بەرهەمی نیسک و کێڵگەکانی چاندنی نیسکەکەی ناوبانگێکی جیهانی هەیە کە وای کردووە ساڵانە لەم وەرزە گەشتیاران و فۆتۆگرافەرەکان بۆ بینین و تۆمارکردنی جوانترین وێنە و یادەوەریەکان سەردانی ئەم ناوچە بچووکە بکەن. ڕوانی خۆڕسکی ئەم گوڵانە لە نێوان نیسکەکان نەک تەنها دیمەنی کێڵگەکانی جوان و دڵڕفێن کردووە، بەڵکو بەشێکن لەو سەرچاوە خۆراکیەی کە بەرهەمی نیسکی ئەم ناوچەیە پێویستی پێیەتی بۆ گەشەکردن و بە تامتربوونی نیسکی کاتسیلۆتشۆی. بێن بەحسایە مجارەکە خۆ بکەن کە ئەو ژی باندۆرە میوزیکیایە تایبەتی سبەهەن لەبەلێ میوزیک دەبێت کەڵی ڕحێ مرۆڤ ببێ حتاکو هەست پێ بکێ خۆشیێژە ببینێت تامێژە ببینێ. تمێژی دکتۆر جەنگی جەلال دەرکەتنی نوێنە گەلک تایبەتن کو بخوا دکتۆرە دوبارە میوزیکە و هەروەها مامۆستای پەیمانگەها بەدەوە لە هەولێرێ گەلکی بخێر هاتی دکتۆر. زۆر سپاس و سپاس دەنافتان دەکەن کە ئەوڕۆ میێوانتان کردین لەوەی قسە لەسەر هونەری موزیک بکەین. بەڵێ گەلێک بخێراتی دکتۆر هەموو دەرکەوتنەکانت زۆر زۆر تایبەتن تەنها باسی میوزیک ناکێت باسی تێکەڵبوونی میوزیک لەگەڵ ڕۆح دەکەێت ئەوە چۆن بۆ ئەو بارەت بە تایبەتی هەڵبژاردووە؟ ڕاستی من 2001 تقریبا چوومە ئاکری پاشەوەیکەوە پەیمانگەنێر جوانەکانم تەواوکرد لێوێن دڵتێکەڵی سروش بووم. زۆر لە چیادە مامەوە پاش ئەوەی 5 ساڵش چوومە مستر لەوێ ژیان مەسەرن 2011 تا 16 ماسەر دکتۆرام لەوێ تاوا کرد کە هاتمەوە هەستم کرد ئەو خاکە وزە چی تێدایە لەیس خاکێکی تر بەدەست ناکەوێت ڕەنگە لەوێ مەسەرە ناحی مادی لە دەروی وڵات باشتر بیت ناحی ئازادی زۆر بەڵام شتەکەی لێرەکە کو سێوەش دەخۆی ئەو سێوە تایبەت بە من دروست کرایە ئێنەرژیش تایبەتی تێدایە کە ئاوەکەی دەخۆم ئاوەکە تایبەتە بە من کە بۆنی دارەکە دەکەم ئەوجا من بە شێوەیەکی گشتیم و پێنجشەمە جومعەیەک لەناو ئەشکفت دەژیم شەوە 4 ساعت دەمینێمەوە مدیتیشن دەکەم تەئەمولات
ئەمن ئەو ڕایم هەیە دەڵێم شتەکان لە ناوەی مرۆڤدایە لە دەرەوەی نیە ئەگەر بتێ ئازادی بی دەلەبی لە ژۆرەوە مێشی خۆت ئازاد بکەی ئەگەر بتەوێ ئازاد بکەی دەبی بۆ من لە ڕووی کەرتورەوە لە ڕووی بیرکردنەوە ئازادبی هەر کاتێک ئەو ئازادی لە ناوە بەدەستت نێنا هیچ ئازادێک ئەو خۆشحاڵێت پێ نابەخشی لێ خۆشحاڵی لە چ بەدەست دێتن لە ژۆرەی خۆت دەبی چۆنەوە عودەی نەسب دەکەی دەبی خۆم ژۆرە نەسب کرد کە نەسب کرد شتەکانی دەرێت چەند ناشرین بی تەسیر لە تو ناکە چکە دایم شتەکانی دەرەوە بۆ ناتوو ڕۆژانە هەواڵی ناخۆش هۆرمۆنی ئەدرنالینە لۆ بڵاو دەکاتەوە ئەوە دەکات تووشی قەلق و نەرفەزت بکە بەڵام کاتێک شتەکان لە دەستە خۆتە چوەختێک حەزم کرد ئەمن هۆرمۆنەکەی و دەکەم تەسیرم لێ بکە دای من هەوڵ دەم ئەو هۆرمۆنانەی ڕەبتی بە ئارامی مەسەن دۆپەمینە ئەندرۆفینە سیرۆتینینە ئەوانەوە دەکاتن ئارام بکاتەوە جێستە چەند قسەچی ناخۆش بکە یان قس کابراک هەواڵەشی ناخۆشم ببینی و ناکەم تەسیر لەم بکە لە زۆرێ ئەمن بەخۆم ئایا ئەو هەواڵەوە بکەم ئەگەر تەسیری لەم کرد دڵم ناخۆش بۆ ئایت لە وەزعەکە دەگۆڕێ لێ وەکو حەدەسێک تەمەشا دەکەم وابزانم ئەوە بە سروشتیش لە لای هەندێک مرۆڤ هەیە لەوانەیە بەکاری ناهێنن ڕێگاری ناهێنن بەڵام کێشەکە لێرێ خەڵک ئەگە بڵێنە مەلە نۆتویەکەوە تا ئێستا کۆمەڵک کێشەمان هەیە بۆ خەڵکە لە داگیرکەران لە ناحەزان هەوڵی تێکدانی کەسایەتی کوردیان نایە هەوڵیاندا خەڵک تێک بشێنن بەڵام ئەتوو ئەگەر بتەوێ بەرەنگاری هەر دوژمنەگە بیەوە پێویستە لە ژۆرەوە ئەو ئازاییت هەبیتن کەەوە بە هیچنەوە بەوان تێک نەشتی زۆر بابەتێکەوە و دەکاتە سروشتی بۆ نەخۆراکەش تەندروست بۆ منە وەرزشی باش ئەمە ڕۆژانە وەرزشمەیە بۆ من لە کەرنتین خەڵک دەنووزایە و ڕۆژانە ئیش نییە کار نییە نەخۆشم دەترسێم ئەم ڕۆژانە کات بەشی نەدەکردم دەم خوێندەوە مۆسخام ئەزر دەکرد وەرزشم دەکرد مدیتیشنم هەرمەزار نەبوو خەریکی مەسەن خوێندنەوەی ئینگلیزی و خوێندنەوە عەرەبی بووم یعنی لەکنە من کات بەش ناکە ئێستا شوەیە بەڵام لای خەڵکە کات زۆر زیادە زۆر پێویستە گەنج لۆی خۆت دروستکە ئێستا بۆ نەتوکە ساڵک خەریکی زمانی ئینگلیزی بی ساڵشی تۆ بە ئینگلیزی قسەی دەکەی خەریکی فەڕەنسی بی ساڵک لە جاتیۆم لە دیار هەواڵەکان لە فەیسبوک دانیشم مەزاجی خۆم تێکدەم فلان کوژرا فلان کاکە خۆت دروستکە دڵنیا بە کلیلی سەرکەوتن لای خۆتە کەس نایە نەحکومەت دێوەرە ئەوە بکە نا کەسێک دێت خۆت دروستکە وەرە ئێستا ئەگە چار زمان بزانی باشترین جێوەرت دەگری ڕاستە ئیشەکی دەستی بزانە هەموو کاتێک کارێکی تایبەت بەڵێ ئەوجا دکتۆر ئەمە دە زۆر تایبەتە و ئەم بەیانێش باسی میوزیک و بە تایبەتی میوزیکی بەیانیان دەکەین چۆن مشکی خۆمان لە دەستپێکی ڕۆژەوە بە ڕلاکس دەست پێ بکەین ڕۆژێکی خۆمان چیمان پێشکەش دەکەی و زیاتر لەسەر ئەو بابەتەش قسە دەکەین باش مقام کوردێک ئەزف دەکەم ئەو مقام کورد هۆرمۆنی دۆپەمین و سیرۆتینین و ئەوانە بەرەو ئارامی دەبن دوورت دەکات لە نەرفەزە ئەو لەو کەسانە باشە کە لەسەر ئۆفیس ئیش دەکەن نەک مەسەر ڕاضێ بکەیت پەیوەندی بە بابەتە نیە
دژی دکتۆر ئێستا گەر بەرنامە تەوا بوو دووبارە جێ لێ دەگرم ڕادەگەن ئەوە زۆر زۆر خۆش کاتێککە تو ئارام دەبی دەتوانی ئیبداعکەی بەڵام هەموو کاتێک لە نەرفەزەبی حالەتی نفسیت داوانەبی هیچ کاتێکە تو ناتانی هیچ بیرۆکێکی باش لۆ بێ بۆ فکر لە پرۆژەیەک دەکەوە ئەگە مێشکێکی ئارامە نەبی قەت پێ ناکرێت دەڵێ بەسە زۆر جار کەسێک مناقەشەکە دەرێت لێم گەڕێ با بچم بڕێک ئارابمەوە هەتا مەسە یاداشتێک بنووسم یان پرۆژەک لۆ بنووسمەوە جا ئارامی مۆسیقەیەک لەو سەرچاوانەوەکەوە ئارامت دەکە هەمان ئەوە دەتوانێت تۆ بوونە بە حەبێ مدیسین لە خەستەخانەکان بۆنە دەدەنێ هەتا دۆپەمین و سیرۆتۆنین لۆ زیاد کە ئارامت کاتەوە تۆ شەو حەبەک وەردەگری مەسەرەن یان بۆنەوە دکتۆرانی کە ڕۆژناوە عملیاتن پاشەوە هەندێک شتی ئارامکەرە وەرەگرن لەوەی نشتیان ئارام بیتەوە مۆسیقاش هەماشتا بە شێوەی فرێش دەداتێت لە ڕێگە ڕێەوە بەبێ ئۆڕال نیە لە ڕێجێەوە دەداتە مێشش دەکاتە کەڕۆ مغناتیسی پاشی دەبێت عملە کیمیایی ئەو هۆرمۆنانە زیاد دەکاتن زیاتر حەز دەکەی عازف بکەی گوێ بگری یان گوێ بگری لە کەسانی تر خۆی هەر کەسە و تایبەتمەندی خۆ هەیە چۆنە تو کەسێک خۆراکێک حاضر دەکا بۆ نمونە دەڵێ نەفەسی خۆشە ئەو کەسەکە چەند ڕوحی جوانبی خواردنەکەی خۆشترە بەڵام چەند ڕوحی ناخۆشبی کەسێک شتێک شکاوە خواردنەکەی هەمان شتی بدێ تام لە خواردنەکەی نەکەی ئێنێرجی بڵاو دەکە ئێستم قسە لەگەرە تو دەکەم قسەکانم ئێنەرجی تێدا ئەگەر لە ژۆرێ کەسێک بم کە حەز بە بەرامبەرم نەکەم قسەکانشم ئارامن ناکە تێک دەدەم مۆسیقا هەماشتە ئەوە گزارش لە فیلینگەکانم دەکاتن ئەو جەکەیە زۆر ئاسوی باشە بەڵام چەند دەیوێ شتەکان بگەینی ناتوانیت دەبی بوێ دەڵێم ژۆرێت چاکە دەرێ هەموو چادەبی ینی زیاتر حەز دەکەی گوێ لە موزیکی خۆت هەردووکە کەسانێکی لەوانێ لە تورک لە عەرەب مۆسیقا سنوور نازانی عەرەبی کوردی فارسی ئەم زۆر جار شتێکی هندیە جێ دەدەمی سینیە شتی جیاوازتر کە گیان دەدەمێ ئەم نیش دەوڵەمەند دەکات ینی ئەو هەستەداتە من کە شتێک عەزب دەکەم کاریگەری ویش لەسرە من هەبی بۆ ئێمە ئێستا بۆ نەگەر گوێ لە شتەکانی ڕۆژ ئاوا ڕابگرین شتی زۆر کوردینە کە جێ ڕادەگری هەست دەکەی عالەمەکی خاصی تایبەت بە کوردە کە جێ لە منتیقی مەسەرەن دۆک و زاخ و ڕادەگری جیاوازە لە کوردی جێ لە سلێمانی جێ لە هەولێر ڕادەگری شتەکان هەست دەکەی بەرەو حەیران و بابەتانی دەشتی هەولێر دەڕواتن جێش لە شتەکانی بەغەداد ڕادەگریت هەر مۆسیقاک تایبەتمەندی گزارش لەو دەبرێت ئەو دکتۆر بۆ بەیانیان چ جۆرە میوزیکێک چه جۆرە ئامورێک ئانک و ئالەتێک گوێ لێ بگرین بەیانیان باش ئەمە بەپێی کەسەکە دەگۆڕێ بۆ ناتو ئێستا بۆ سبەینەی بەرنامە پێشکەش دەکەی پێی کە لە ماڵەوە لە خەوڵ دەستی دەبی ئەو مۆسیقانە جێ بدێ یاخۆ گۆرانیان لەسەر مۆبایلەکەت نەگوسی جێ لە ڕادیۆ بەگری کەسێک بە زەوقی خۆشتە سەریع بۆ سبەینەی هاشتە سەرێ ئەتو بەرنامەکە ئیشەکەی تو ئۆفیسیە ئەنی حرەکەی تێدانە بەو نمونە لە دەرەز بەسەکەوی دابەزی دەبی جێ لە مۆسیقای ئارامانە ڕابگری کە دێ ناو بەرنامە ئەوانە زۆر جار ئەگە تو قەلەق بی نەتوانێت بەرنامەکە بەسەرکەوتووی دەبی تەمسیل بکەی فەیسی خۆتەوە بکەی هەتا کەسی بەرامبەر هەست پێ نەکە بەڵام کە مۆسیقایەکەتەوە کرد لەو گۆڕێ ئەو هورمۆنانێک کە ئارامت دەکاتەوە ئارامت دەکاتەوە بەڵام ئەم تایبەت بە ئەوانی ئیشی مەکتەبی دەکەن مۆسیقای ئارام باشە ڕتمی ئارام یعنی ڕتمەکان خێرانە بن بەڵام بوون مە سبەینی لە خەوڵ دەسم دەچمە وەرزش ئەمن لەو کاتە نابێ مۆسیقایکی ئارام عەزف بکەم بەرەو خمولم ببا ینی ڕیلاکس دەبی کەس شتێک موڤیتیشنی تێ حرەکەی تێدا بێت وا باشە ئەوی قاعانێکەوە خێرانە کە دەچمە ناو هۆڵی ریاضەی هەموو ئەمن لە ڕووی هۆرمۆنەوە حازرم دەست دەما ئاسنەکەی لە زیات 5 کیلو 15 کیلو لێ دەم ئەو ئیقاعاتانە گزارش دەکە هەر شتەکەمە جێما لێ دەبی یان دەبینین لە زۆرەوە گزارش لە تو دەکا نمونە کلۆ باسکەم بۆ نامە زۆر زار دەستی شەهی ئاهەنگی بگواستنەوە زۆر کەس دەڵێ ئەمن بەسەرەن حەز ناکەم شای بکەم دادانیشم بەڵام بەس کە ئیقاعەکە لێ دەدرا سەریع بۆنمە بەندە مەسەر لێ دم ئەوە تو لە شوێنی خۆت دانیشتی لە شوێنی خۆت پێت ئەوها لێ دەکەی بەشداری شایەکەش ناکەی لەو پێت ئەوهای کردیا لەبەر ئەتو ئەو مۆسیقای دێ عەقلی تو عەقلی باتن نازانی ئەتو چی ئەتو مادەم دانیشتی لە کەشەکە جسمی تو لەگەڵ ڕیتمەکەی دەکەوی ئیعاز دەداتە جسمت کە پێت ئەوها بکاتن ئەتو هەر چەندە توی پێت بگیری پێتر ئەوها دەکا لەو حاڵەتەی دەبی ئەتویان لەگەی قاعەکەی بڕۆیان لە حەفلەکەی دامەنیشە چونکە لە ژۆرە تێک دەشێنی مۆسیقا زەرەری هەیە سوودی هەیە ئەگەر بێت و بەباشی بەکاری نێنی لە ژۆرێ تێکمان دەشێنی زەرەری دەبی بەباشی بەکاری بینە ئەوجە لە بەیانیان بەپێی کارەکە دەگۆڕێ ئەتو چ کارێک تێ بۆ من دەچم مامۆستاما بدەچم نازانم دەبی مقامەکە ڕیتمەکە بۆەوە دەبی لە بەڕاست لە پەروەردەی قوتابخانەکانەوە ئەو شتانە فێرە منداڵان بکرێتن کەەوە
لۆی ئەتو سبینی هەستایی ئەمە هەم زادێن ڕسق تەوزیع دەکرێت ڕسقەکە لێرێ مێشکەی ئارامە تەبی ئیشەکان هەم بەسەرکەوتی دەکەین کەواتە ئەوەی کە هەرز دەکە گوێگرێکی باش نییە هەست پێ ناکاتن ڕۆحی لەگەڵ موزیک تێکەڵ نابێ گوێ لێ نەگرێ دەبی پرسیار کە مەسەن بڵێ ئەم ئەو کارە ئیش دەکەم جێ لە چڕا بگرم مەسەر ئەمە زۆر زاخ کە خەڵکێ دەرێ مامۆستا من سبەینا هەر دەستمەوە مەسەرەن چ جێ بدەمێ باشە لەوەی دەچمە سەرکاری خۆم زۆر کەسێ مەسە ئیشی ڕۆژانەیە لە ئۆفیس نییە دەڵێ تااقەت نییە هەتا لەسەر مێزەکە هەر دەستمەوە کەمە قاعچی بڕێک ڕتمی خێرای دەدێ دەڵێ ئەو ڕۆژە حرکاتم زۆر باشتر بووە کو تازە باش شاهیانەکەم کرد لە ژۆرەوە تو جوولەر لۆ دروست دەکاتن و ناکات و لە شەو شوێنش دانیشی حەز لێ بچی شای بکە ئەوزەمە ئەوی قاعی بەکاردێنی نەک زۆر سەریعبی نە زۆر هادەبی لەگە ڕتمی ئیشەکەت بگونجێتن وایە بۆ چارەسەرکردنی هەندێک نەخۆشیش میوزیک دەرمانە لە ئەو هۆسپیتالانە خستخانەیەک لە دەرەوەی وڵات لە وڵاتە پێشکەوتوەکان زۆری مۆسیقاکە بەپێی کەسەکە هەیە بۆ کەسەکە تووشی نەخۆشی دەرونی بووە نەخۆشی دەرونی چەند زۆرەکی هەیە هەندێکیان هەیە حرکاتیان زۆرە مەسەن بۆ نمونە لە ڕووی مێشکە وەڵانێت کێشێ هێشتی دەشتێنی ئەو ئینفعالاتیە تو دەبی ئەو مۆسیقانەی لۆ بەکاربینی کە هالی دەکاتەوە بەڵام هەندێک کەسەیە لە شوێنێک دانیشتی ئەوها هیچ حرەکەی نەمایە دانی چەند قسێ لێ جابر ناداتەوە بۆ نمونە هەماشت ئەتو دەبی مۆسیقاش خێرای لۆ دروستکەی پاشنی و سەعاتی لەو گۆڕی مێشتی لە ژۆری ئیقاعی جسمی دەگۆڕیتن هەر دەستیتەوە حرەکەی دەکاتن دەچ ئاو دەخوات تەبعەوە هەموو تاقیکردنەوەی لەسەرکرایە لۆی مۆسیقا دەڵێم بە پێی کەسەکە بۆ نەو کەسێکە نەخۆش بوو حرەکەی زۆر و مۆسیقای ئارامیاندایە ئەو کەسێکەوە حرەکەی نییە مۆسیقاکی سەریعی دەرێ ئەو لێرە ئەمە جیازی مەسەرن جیازێ لەسەر مێشک دێخن تەمەشا ئەو تەفاعولاتانە دەکەین ئەمە مێشتی ئینسانی چەند مەوجەچێ زۆر زارباسی ئەوم کردیە بێتا ئەلفا تێتا دڵتا بێتا چی ئێستامەکە قسەی دەکەین تەرکیزی کامل لەگەڵتا مێشتی ئینسانی لە نێوان هێرتزی مابینی 15 تا چلە ئەوەی زۆرە بۆ نەگەستە کە مۆسیقام لە عەزف کردید مێشکت دەستە حالەتی ئەلفا لە بێتا نامێنێت دەستە چێ مەوجەی چەندی 9 لۆ 4 فریکوێنسی مێشکت هادە دەبیتەوە ئەو کەسانی کە دەچنە مەسەرەن ئیشی میدیتیشن دەکەن لە 5 لۆ 8 بۆ نە تەواو ئاگان کو دەڵێ ڕوحیان دەنێرن یاخود دەستنە خەوەک یان خەوەکی قوڵ پێ دەڵێن 5 لۆ 8 ئەو کاتە هۆرمۆنی گرۆڤ دەردێ هەموو چارەسەرەکانی نەخۆشیەکانت دەکاتن بۆیە ئەو کەسێک کە دەنویتن پێویستە لە شوێنێک بی تارێک بی هیچ دەنگنەبی لەوەی فریکوێنسی بێتە 5 لۆ 8 مۆسیقایەک لەو ئەو هۆکارانەیە کە دەدباتە ئەلفاش خەڵکەکی زۆر ئێستا کە بۆنا خانێک دەکڕی کارێکی باش دەکەی لێت و ئارامبی لە ڕووی ڕوحەوە مۆسیقایە کەوانەیە کە ئەلفات دەکاتن بەبێ ئەوەی سەروەتەکە دەبی ئەو سەروەتەکەت دەبیتن زۆر چاکە ئەوجا دکتۆر ئێستا ئێمە لێرە دانیشتوین هەم حەز دەکەین گوێ لە پارچەیەکی تر بگرن و برادەرانیش لە ژوورەوانەیە کە لە ئۆفیس ئەیش دەکەن حەزیان لێە پارچەیەکی تر بویستن ئەو عودەش زۆر تایبەتەوە نییە ئەوە هەدیەیە بەس ئەو دە سارە لامە بەس تاو تێکەڵ بمە لەگەڵی وەرشێ ئەو دشم هەیە شتێکی کوردی دەژەنین لەوەی گزارش لە کوردستان کە کەش و هەوای کوردستان و بەرزی چیا و ئەو بابەتانە
دەستخۆش دکتۆر گەلێک سپاس مقام بەیاتە تابعچ کوردیە بەێ دەستێتە سابن دکتۆر حەست دەکەم ڕۆژێک تایبەت ئەم بەحسا موزیکە تایبەت بزارۆکان بکەن بە منداڵان ڕۆژێک دەرفەتێک هەوێ بدرێژی بتەفسیلی ئەم بەحسێ بکەن بابەتەکی زۆر گەورەیە چکە ئەمە کە باسی منداڵان دەکەن دی باسی پەروەرد وەزاری پەروەرد بکەین چۆن لێ من هەز دروستکرێتن چۆن منداڵ لە کسکەیەوە دەبێت گوێیەکی مۆسیقی لە ئامادە بکرێتن لەبەر ئەوەی لە هەموو ئەوروپا کە دەخوێنن لە منداڵیەوە جێکی مۆسیقی لەوە دروست دەکەن لۆیە ئەو کەسانێکە لە پەیمانگەی و کۆلیژی هونەر جوانەکان تا ئاستێک دەتوان بە سەرکەوتو نابن لەبەرەوەی لە قۆناقی 15 ساڵی دەچن مۆسیقا دەخوێن بەڵام لە دەرەوەی وڵات لە هەلدا کە دەستنە باخسی ساوان ئەوە چیرۆکی مۆسیقییان هەیە شانۆگەری مۆسیقی هەموو شتەکان ڕەتی بە ئیقاع ئەوەی کە باسمان کرد کەسەکە کە توش لە ڕووی ئیقاع باش بووی هەتا توانە قسەکردنت باش دەبی شەرم ناکەیت تەلەفوزت ئەوجا دکتۆر ڕۆژێک بە تەفسیلی باسیەوە دەکەن زۆر حەز دەکەم چونکو بابەتێکی زۆر گرنگە دکتۆر جەنگی جەلال لە مامۆستای پەیمانگا هونەرن جوان هەروەها دکتۆراژی دووبارە موزیکێ و تایبەتیژی ئەو دەهەیە گەلێک سپاس بۆ ئامادەبوونەتە بێسبێ زۆر سپاس خۆشحاڵین بە ئامادەم لێرە گەلێک سپاس بێجا لەسەر هێلا پاملێرن خوا ئەم تکەونە سەر خەتێن ها و هەفکارە من هێرۆ مەولودی لە باشەری هەولێرێ وێ زانیاریان زێدەتر بدەمە هێرۆ ڕۆژ باش دەنگێتەش دەبلاجێرە گەلەک خۆشە و نۆرمال تب دەنگی خۆ ناسکری وێجا ژبلیەوە یەکێ دنەوە باشەری هەولێرێدا چه هەیەتش مەر بدە بە حەسکردن و بۆ ستراناژی خۆشە ئیرۆمە تاقی کردمە تێستە کرد ڕۆژتە باش گولستان ئەو کاتی تۆ بە سەرزەم بینەران باش بە هیوای ڕۆژێکی خۆش ئەوڕۆ بەحسی خواردن ناکەین تۆ ئەو ڕۆژە کە بەحسی خواردنمان کرد بێکمان تۆش برسید بوو بە ئەمڕۆ بابەتێکی دیکە جیاوازکەین باسی گوڵ و جیا دەکەین بە تایبەتی گوڵی ناو باخچەکان کە بە تایبەتی لەم وەرزەدا و لە چەندین مانگی ڕابردووەوە تاسیر و کاریگەری کۆڕۆنا لەسەر گوڵ و جیاش بوت چونکە بەشێکی زۆر لەو شوێنانەی کە گوڵ و جیای لێوە دێ بە تایبەتی وڵاتانی دیکە نەیانتوانێت گوڵ و جیا بێن بەڵام گوڵ و جیا تایبەتمەندی خۆی هەیە بە تایبەتی وزە و ئێنەژی و هەروەها ئۆکسیژنی تایبەت بە مرۆڤەکان دەبەخشێ بە تایبەتی لە بەیانیانیشدا لە حەوشە و حەدیقەیەکی جوان لە ناو باخچەیەکی جوان هاوڵاتیان حەزیشیان لێە لە بەردەم ماڵەکانیان لە ناو ئاپارتمانەکانیان لە حەوشەکانیان دروست دەکەن کاک مزیر لەگەمە بۆ باسکردنی زیاتر لەسەر گوڵ و جیا کاک مزیر هاوڵاتی تۆشە خەڵکی قامیشلی ڕۆژاوای کوردستانە کاک مزیر ئەگەر بۆم باس بکەی ئەگەر بۆم باس بکەیت جیاوازی گوڵەکان لە چدایە تا چەندە تاسیر و کاریگەری کۆڕۆناش بەسەر ئێوە دیارە ئێستا لە بۆ ئەوە ئیشەکەی گوڵەکان ئەی سەرچاوەکەم ئەوە ئێستا و ساڵەکەی لە بۆ ئەوە کۆڕۆنە و ئەو شتانەی یعنی تاسیر زۆر لۆ ئیشیمە کردیە یعنی ئەوە گولەکانی لە کنمان مایە تقریبان هەموو ئی ساڵەکەی ڕۆیشتە ئی پارە ئەو ساڵەکەی لەبەر قەدەغە و ئەو شتانەی هیچ نوێی لۆ من نەهاتیە یعنی ئێستاوە زۆر تاسیر لۆ ئیشەکەی دەکات زۆر لۆ خەڵکەی تاسیر کرد ینی ئەوە گولەکانی ینی لۆ کۆڕۆنەی زۆر باشە لۆ زەوەکەی زۆر تاقیمی دەکە ینی ئێستا هیچ مال نییە ینی گول تێدە نییە یعنی ئەوانەی هیچ گولەکانی ئای زۆر باش لە وەزعکەی ئێستا بەس ئیشی مەیە وەزعی گولەکانی ینی هیچ نوێی نەهاتەوە لە ئەو لەبەر ئەوە کۆڕۆنە لەبەر ئەوە قەدەغەیە یعنی هەموو ساڵ تقریبان 7 سەیارە لۆ من دێ هەموو لە خارج لە سوێ لە ئیسپانیا لە تورکیا ئەوانە لۆ من دێ ئەوە ساڵەکە یەک سەیارەی لۆمە گەیشتەوە چی گەیشتەش یعنی گولەکان زۆر تاسیر بووە لە ئەوە تاخیرەکەی بەرید کردیە یعنی چاوەکەمی حەزم دەکە زیاتر کرمانجی قسە بکە گولستانەوەکەوتن خەڵکی ڕۆژاوای کوردستان هاوڵاتی خۆتە کاتمان زۆر کەمە پرۆدسەر ئاماژە بە من دەکات دەرفەتمان نییە میوانمان ناسو زیاتر حەزمەکە باسی گوڵ و جیا بکەم ئینشاڵا لە دەرفەتێکی دیکە لە داهاتوودا زیاتر باسی گوڵ و جیا و گرنگی گوڵ و جیا بە تایبەتی بۆ باخچە و ئاپارتمانەکان هەروەها بۆ وەرگرتنی ئێنەژی و هەروەها بۆ ئۆکسیژنەکان بۆ هاوڵاتیان باس دەکەن پێگومان و تیژی کورمانجیاتەژی گەلێک باشە هێرۆ مەولودی هەفکارە مژنەوە باش هەرێ هەولێرە گەلێک سپاسش بۆتە کەس نەکەت هەفکارە بچێکی زیان کردن هەرۆڵ قاسمە دەنگێ گوتەرکەتی هەر لەسەر بەخچەیان و هەروەها مەژهدان بە ڕێژەیە کەسکاییە دناوە باژاردا بێگومان هەن خەلکەنە ئۆنیە مامۆستا هەندێک زەوی کە لە پێشماڵیان هەیە بەجێ هەوڵ دەدەن بیچێنن سەوزی بکەنە وجا بێجارێ سەرڤێم ژارەژی برێز عەبدولواحد ئەحمەد سەرۆکی شارەداریە هەولێرێ دیگەلمەیە لە ستۆدیۆ گەلێکی بخێر هاتی زۆر سپاس گەلێکی خۆشم گرنگی بە چاندنی گوڵوگیا دەدەی بە تاکیدۆنیە بەتاکید ئێمە یەک لە بەرنامە هەرە سەرچکانی حکوومەت سەوزکردنی شاری هەولێرە بەڕاستی ئێمە لە سەرۆکاتی شارەوانی هەولێر
بایەخش تەواو چ لایەن وەزارەتی شارەوانی یان پارێزگاری هەولێر یان سەرۆکایەتی شارەوانی هەولێر بایەخێکی تەواو بۆ ئەوی دینەوە کە بتوانین ڕێژەی سەوزایی لە هەولێر زیاد بکەینەوە. ئەمەش ئامانجوانە بەڕاستی تاکو ئێستا ئێمە توانیتمان مەسان ڕێژەی سەوزایی لە هەولێر زیاتر لە 1990 زیاتر بێتن. ئەمەش بە هەبوونی زیاتر لە 365 پارکەیە لە هەولێر و هەروەها 108 نافورە هەیە و 6 دورگەی ناوەندی هەیە کە ئەوانەش مەسەن بۆ نمونە ئەم پێشتریش باسم کردووە کە تەنیا لەوانەیە ئەگەر تەمەشای شەقامی شەزمەتی بکەینەوە لە هەولێر درێژەکەی 10 کیلۆمەترە بە پانایی 9 مەتر بەمانایەکی تر 900,000 مەتر دووجا بە سەوزایی لە ڕینجی شەقامی شەزمەتی لە هەولێر هەیە. ئەمەش وەک بەرنامەیەک وەک پرۆسەیەک لە حکوومەت کە ئێمە بتوانین ساڵانە بەردەوام لە ئەو سەوزاییە زیاد بکەینەوە لەبەر ئەوەی چاک دەزانین ئێمە بە زیادبوونی ڕێژەی سەوزایی مانای ئەوەیە کەش و هەوایەکی تەندروست بۆ هاوڵاتیان دابین دەکەین. باشە مامۆستا بەڵام ئێستا هەوڵی ئەوە دەدرێتن کە هەندێک بەخشەی نائاسایی لە ناو شاری هەولێر لە ناو ببرن یانیش بڵێم هەندێک یاسای تایبەت هەیە کە ئەو سەر پێچیانە تەواو هەڵبگرن ئەو پارکانە نەمێنن ئەوە چۆنەوە باندۆری نییە لەسەر ڕێژەی سەوزایی لە ناو شار؟ بەڵێ ئێمە دەبی بەرچاوی هاوڵاتیان و بەرچاوی خۆشمان بەتاوی ڕوون بێتن کە ئێمە ئایا ئەو بڕیارەت چۆنە. ئێمە لەسەر بەڕێبەتی ئاوی هەولێر کە داواکارێکی پێشێش کردبوو لە ڕێگای پارێزگارەوە کۆبنەوەکمان لەسەر ئەنجامدا داواکاریەکەی بەڕێبەتی ئاوی هەولێر ئەوە بوو کە ئێستا ئێمە لە وەرزی هاوین چەندین گەڕک و خانوو خەڵکانێک هەیە بێ ئاون. ئەمەش نەبوونی ئاو و نەگەیشتنی ئاو بە هاوڵاتیان چەندین گرفتی هەیە بەڵام یەک لە گرفتەکانی ئەوە بوو کە لەلایەن بەڕێبەتی ئاوی هەولێر دەستنیشان کرابوو کە ئەو ئاوا سەرپێچیانەیە کە ڕاکێشراوە بۆ ئەو باخچانە کە باخچەکانیش سەرپێچینە کە خەڵکانێک کە بە ئاوی سەرپێچی بیتن ئەو ئاوی بەجێ دەهێتن بە شەو تا بەیانی ئەوەش وە دەکاتەوە مافی خەڵکیت کە لە هەبوونی یان گەیشتنی ئاو ببڕێتن. بۆیە بەڕاستی ئێمە لە دوای ئەو کۆبنەوەیە ئێمە بڕیارمان داوە کە ئێمە گشت ئەو باخچانە سەردان دەکەینەوە کە ئەگەر هات و ئاوی سەرپێچی ڕاتشابیتن یەک لە خاڵەکانی کە ئێمە ڕێکاری یاسای بەرامبەر دەکەینەوە بڕینی ئەو ئاوەیە نابێتن ئاوی سەرپێچی هەبیتن چونکە ئەو ئاوی سەرپێچی کە بەکاردێنیتەوە بەڕاستی بەبێ مەسئولیەتیش بەکاردێنیتەوە ئەوەش دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی خەڵکانیت کە ئاوی نەگاتێ. ئەمە خاڵی یەکەمە. خاڵی دووەم بەنسبەی ئێمە بە هیچ شێوەیەک ئێمە هیچ باخچەیەک تێک نادەین بەڵکو ئێمە ڕێخستن و لادانی ئەو سەرپێچانەیە کە ئەنجام دێتن. بۆ نمونە ئەو پارکەی یا ئەو باخچەیە کە هاوڵاتەکە دروستی کردیە ئێمە نەدارەکەی هەڵدەگرین نەتێک دەدەینەوە نە دەوەنەکەی لێ هەڵدەگرینەوە بەڵکو زیاتر ئێمە دوو خاڵی سەرچیلەوە ئەنجام دێنەوە. ئەو خەڵکانەی کە پەلەوەری بەخێو دەکاتن لەناو ئەو باخچانە بەڕاستی ئێمە دەچاک دەزانین پایتەخت ئیوەی نییە کە تو ئێستا لە گەڕەکەکان پەلەوەر ئەوانە بەخێو بکرێتن لەناو کۆڵانان. بۆیە بەڕاستی بە هیچ شێوەیەک ئێمە قبول ناکەن ئەو کەسانەی کە ژوورێکیان دروست کردی یان ئێمە بە ئەوی خۆماندنی کۆلیتێکی دروست کردووە بۆ ئەوی کە پەلەوەرەکان بەخێو کاتەوە بە هیچ شێوەیەک ڕێگە نادەین. وەسە لە گەڕەک ئێمە دیکێک هەیە بەیانیان زوو بانگ دەدا و مەغربان بانگ دەدا. حقیقەتەن ئێمە لە ئەگەر خەڵکانێک یعنی مەسەلەن کەیفیان بە پەلەوەر دێتەوە دەتوانن مەسەلەن لە دەرەوەی سنووری سەرۆکایەتی شارەوانی هەولێر کە چەندین گوند هەیە دەتوانن مەسەلەن بچنەوێن دەر بەڵام حقیقەتەن ئێمە لە ناو سنووری سەرۆکایەتی شارەوانی هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستانە و لە گەڕەکان بە هیچ شێوەیەک ڕێگا نادەین کە پەلەوەر بەخێو بکرێتن. ئەمە خاڵێکە و هەروەها ئەو ژوانەشان کە بۆ دروست کردێ بۆ بەخێوکردنی پەلەوەرەکە ئێمە ئەوانیان لێلات دەین ناهێڵن ئەو بنێتەوە. خاڵێکت کە هەیە سەرچی بەڕاستی ئێمە کە دەبینین خەڵکانێک بەرامبەر خۆیان حەدیقیان دروست کردی یان سیادیان لێداوە کریتیانە تایبەتمەندی خۆیان. ئەمەش بەڕاستی ئێمە ڕێکی دەخینەوە ئەو ڕێخستنەش بە شێوەیەک دەکرێتەوە کە سیفەتی تایبەتمەندیەکە نامێنێتن بەڵکو دەبێتە سیفەتی گشتی. بۆیە بەڕاستی زۆر گرنگە ئەمە هاوڵاتیان ئاگادار بکەینەوە ئێمە بە هیچ شێوەیەک لەگە تێکدانی حەدیقیس حەدیقەیەک نینە بەڵام ڕێخستنی ئەم حەدیقانە و نەمانی تایبەتمەندی بۆ ئەو حەدیقانە یان سیازشی مشەبەکی لێداوە یان بلۆکی دروست کردووە بەڕاستی ئەمانە سیفەتێکی جوان نییە ئێمە ئەوانە ڕێک دێخینەوە بەو شێوەیە کە بگونجێتن لەگەر سیمای پایتەخت. زۆر باشە ئێستا دڵم مرتاح بوو بەجددی لە دوێنەوە خەفەتم لێ دەخواردم گوت لەوانەیە ئەو بەخچانە تێک بدرێن زۆر ڕێژەیەکی سەوزایی باشە خەڵک بەباشی دەکە بەڵام لەوانەیە هەندێک شەرت و مەرجی تایبەت هەبێ بۆەوەی پابند بن پێی تەنها باخچەکان دەگرێتەوە ئەم هەڵمەتە و کەی دەست بدەکاتن. بەڵێ ئێمە ئەگەر ئاگدار بن مەسن ئێمە پێشتر نزیکەی زیاتر لە 2 هەفتە وڵەتماندایەتە هاوڵاتیان تاکو 25 ئەو مانگە هەر کەسێک ئاوەی سەرپێچی ڕاکێشاوە ئەو ئاوە سەرپێچیە بەخۆی ئارەزومەندانە
بێتن ئاگداری بەڕێبەتی ئاوی هەولێر بکاتەوە یان ئەو شارەوانەیە کە پەیوەستە بەو شوێنە ئاگدارمان بکاتەوە بەخۆی ئەو خەتە ببڕێتەوە ئێمە هیچ گرفتمان لەگەری نییە لەبەر ئەوە ئەمە زیاتر هەدەفی ڕئیسیمان دەبێت لەکان ئەمە بە هاوڵاتی بزانن خزمەتکردنی هاوڵاتیانە نابێ هەندێک هاوڵاتی سوودمەند بێتن و هەندێک کەش محروم بێتن لەم خزمەت گوزاریە بۆیە بەڕاستی هەل عەدالەت وهایە دەبێ هەمویان بە یەک چاتە مشا بکرێتەوە بۆیە ئێمە بە ئارەزومەندانە تاکو 25 مانگ گوتیتمان هەر کەسێک ئاوەکی زیادەی هەیە یان بەو شێوەیە کە حەدیقەکەی دروست نەکردێت بەخۆی لەلایەن خۆیەوە ڕێکی بکاتن ئەگەر ڕێکی خستە بەڕاستی ڕێخستنی وش یان ڕسپۆنسی ئەو هاوڵاتیە بەرامبەر ئێمە بەو شێوەیە نیشانەی شارستانەتی ئەو هاوڵاتەیە بەڵام تاکو 25 لە دوای 25 مانگ ئەگەر هاتوو ئەو بابەتەی بەخۆی ئەوە نەکردبێتەوە ئێمە مەجبور دەبین کە شارەوانی بەڕێبەتی ئاوی هەولێر ئەو ڕێکارە یاسانە باشە ئەو زەویانە ئەگەر مولکی حکوومەت بن مڵکی عام بێ گشتی یان مڵکی تایبەت بێ هەردووکی دەگرێتەوە بەڕاستی ئەوەی کە بەرامبەر مالی خۆیان هەر هەمووی مولکی ئامە ئەو ئەمە کە لێن سەرپێچی حقەتەن ئەو سەرپێچیانە هەموو لەسەر مولکی ئام کرایە بەڵام ئێمە ئێستا لەو قۆناغەدا لەبەر ئەوەی چونکە قەیرانی دارایش هەیە ئەگەنە لە ئەست و ئەساسەوە دەبێت ئێمە بە خۆمان کە سەرۆکاتی شارەوانی یان بەڕێبەتی ئەندازە پارکان ئەو حەدیقانەیان ئەو شوێنان هەم بکاتە باخچەی گشتی گەورە بەڵام ئێمە چاک دەزانی ئێستا حکوومەت لە قەیرانیش دارایی زۆر توندا لەبەر ئەوەی ئێمە ئەگەنا بەتاکید ئێمە ئامادەکردە باخچە بۆیەش پێ دەڵێمەوە ئەو باخچانێک کە ئێستا هاوڵاتی دروستیان کردیە ئێمە بە هیچ شێوەیەک تێش نادێن و لەبەر ئەوەی چکە لە ئایندا ئێمە سوود لە دارەکان و درەختەکانی وان دەکەینەوە بۆ ئەوەی ئەگەر هات و بودجەکمان هاتە بندەست بتوان لە ڕێگای ئەو بودجەیە بکەین باخچەیەکی گشتی هەم سوودی بۆ گشت هەبیتن هەمیش ئەو دار و درەختەیە کە هاوڵاتەکە چانیتی ئێمە بتوان بیپارێزین و وەگەشەش پێ بدەین زۆر چاکە پێش چەند ڕۆژێک باسی کارەبامان کرد و قەرزی هاوڵاتیان ئەو هەتا ڕادەیەک بەراورد بە کارەبا زۆر ئارزانە لە هەرێمی کوردستان یانی نرخەکەی زۆر کەمە قەرزەکە زۆرە ئێستایی هاوڵاتیان لەلایەن لای حکوومەت ئەوانە یان نا حقیقەتەن ئەوە ئەو سوالە زیاتر تەوجیهی بەڕێبەتی ئاوی هەولێر بکات چکە من بەڕاستی تەخەسوسی ئەوانە بەڵام وەک جەناب بە خۆت ئاماژە پێ کردەوە حقیقەتەن ئێمە لێرکوانە ئەو زۆر هەرزانە دووش هاوڵاتی هەمویان بەو بە پرسیارەتە تەمەشای ئەو بابەتە ناکەنەوە لەبەر ئەو چکە ئەو بابەتێکی زۆر گرنگە و سەروەتێکی نیشتیمانی زۆر گرنگە حقیقەتەن یعنی هەتا ئێستا ئێمە لەوانەیە بەش بە حالی خۆمان ئاستی ڕۆشنبیریمان بەو شێوەیە نەگەیشتە کە ئێمە دەبێت ئەو ئاوە وەچی ڕحی خۆمان بیپارێزین بەڵام زۆر لە وڵاتان دەبینی کە بەخۆیان هەر وڵاتەکان لەسەر بەحرن بەڵام سەرڕای ئەوەی کە لەسەر بەحریشن چەندین زیان هەیە بەڵام ئاوی بە فیرۆ نادەن حقیقەتەن ئێمەش دەبی بەڕاستی ئەو ڕۆشنبیرە لەلایەن خۆمان و هاوڵاتیان بەتاکید دەبێت ئێمە بە خۆمان و هاوڵاتیان ئەو ڕۆشنبیرەمان لە ناحی بەرامبەر هەموو ئەو خزمەت گوزاریانی کە حکوومەت دابین دەکاتەوە بەرز بێتەوە و بپارێزینەوە بە ملکی خۆشمان بزانین مەسەلاً نەکتەنیا ئاو لەوانەیە هەڵکەندنی دارێک بەبێ هۆ بەبێ ئەوانە لەوانەیە بەڕاستی گرفتێکی گەورەیە بۆ ژینگە ئێمە چاک دەزانین ئەو دار و درەخت ئەوانە هەر بەخۆی وەک کارگەیەکی ئۆکسیزین کار دەکاتن ئۆکسیزین دابین دەکاتن بۆ جەو بۆ تەندروستی ئینسان بۆیە بەڕاستی ئێمە لەکانە کە حقیقەتەن دەرفەتێکی زۆر باش کە ئێمە بڵێنەوە حکوومەتی ئێمە و سەرۆکاتی شارەوانی هەولێر بە هیچ شێوەیەک لە هیچ بوارێک لەگەڵ تێکدان نییە بەڵکو لەگەڵ ڕێخستن و دووبارە دروستکردنی بە شێوەیەکی شارستانی بێبیا سەرکەفتنە بێگومان و هێویتکەن کووت و سەرپێچی نەمێنە حتاکە و ناچار نابن کووان بەخشیان بەیەکجاری تێک بدەن خەڵک و هاوڵاتیژی پابند بن برێز عەبدولواحد ئەحمەد سەرۆکەی شارەداریە هەولێرە گەلێک سپاسش بۆ دەمێتەوە هاتناتەش بۆ ڕۆژ باش گەلێک سپاس باشە نابیاوە ئێم گەهەنە داویا پرۆگرامەخوا حتا ڕۆژێکە دن بە چەندین بابەت و مژار دووبارە ملوێ دەرێت بن بمێنێت ناوەخێر خۆشێتە و خاترەوە